الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه گەیشتینە ئاەتی دوازدەی سوورەتی نیسا کە هەر لەو ئاەتانەشدا خوای گەورە باسی دابەشکردنی میرات دەکات وەکو تەکمیلەوە و تەواوکەری ئاەتەکانی پێشووتر کە گوتمان پێش ئیسلام و لە سەردەمی ئیسلامیشدا سەرەتاکەی خەڵکی لە کاتی مردندا زۆریان بە وەسێت ماڵەکەیان دابەش دەکرد و لە کاتی وەسێتکردنیشدا زۆر جار عەدالەتیان ڕەچاو نەدەکرد لە هێندێک لە خزمەکانیان و لە کوڕوکچەکانیان ماڵی باشیان پێدەدا لە بەرامبەردا هێندێک لە کەسە نزیکەکانیان بێبەش دەکردن یا زوڵمیان لێ دەکردن بە تایبەتی تەبعاً نێرینەیان بەشی چاک و باش بۆ دادەنا مێینە بێبەش دەکران لە میراتی پێش ئیسلام یا ئەوەتە ئەگەر بەشیشیان بۆ دابنابانە کام بەشە خراپ و بێکەڵکە ئەویان بۆ دادەنا خوای گەورە لە قورئاندا و لەو ئاەتانەدا کە لە سوورەتی نیسا سەرەتای سوورەتی نیسادا هاتوون بەش و پشکی هەر کەسێکی دیاری کردووە لە خزمان لە کاتێکدا کە کەسێکی نزیک دەمرێ کە بەشەکە خوا بڕیاری لەسەر داوە دەسەڵاتی هیچ کەسێکی تێدا نییە جا لەو ئاەتەش دەفەرمێت وەلەکوم بۆ ئێوەی پیاوان هەیە نیسف ما تەرەکە ئەزواجکم نیوەی ئەو ماڵەی کە بەجێی دێڵن هاوسەرانتان ئین لەم یەکن لەهونە وەلەد ئەگەر ئەو هاوسەرانەتان منداڵیان نەبێ پیاو ئەگەر ژنەکەی بمرێ یان دوو ژنی هەبن هەردووکیان بمرن سێی هەبن هەر سێکیان بمرن چواری هەبن هەر چواری بمرن لە هەر کامێک لە ژنەکانی خۆی نیوەی میراتەکەی دەبا بەڵام بە یەک مەرج ئەویش ئەوەیە کە ئەو ژنەی خۆی منداڵی نەبێ نە لە خۆی نە لە کەسێکی دیکە لەنە ئەگەر ئافرەتەکە منداڵی هەبن فەرقی نییە لە خۆی بن یا لە پیاوێکی دیکە منداڵی هەبن ئەو کاتی بەشی پیاوەکەی گۆڕانکاری بەسەردادێ وەلەکم نیسف یعنی بۆ ئێوەی پیاوان هەیە نیسف ما تەرەکە نیوەی ئەو ماڵەی کە بەجێی دێڵن ئەزواجکم هاوسەرانتان ئین لەم یەکن لەهونە وەلەد ئەگەر ئەو هاوسەرانەتان کە مردوون منداڵیان نەبن فەئین کانە لەهونە وەلەد ئەی ئەگەر هاوسەرەکانتان یا هاوسەرەکەتان ئەوەی کە مردووە منداڵی هەبوون فەلەکم الربع مما تەرەکن ئێوە بۆتان هەیە چوارێک یەک لەسەر چواری ماڵەکەی مما تەرەکن لەو ماڵەی کە ژنەکانتان بەجێی دێڵن کەواتە هەمیشە میراتی مێردی لە ژنی چەندە یا نیوەیە یا چوارێکە ئەگەر ژنەکە یا ژنەکان منداڵیان نەبن نیوەی ماڵەکەی یەک لەسەر دووی ماڵەکەی دەدرێ بە مێردەکەی و ئەگەریش منداڵی هەبن جا یەک بن یا دوو بن یا زۆر بن یا کەم بن گرنگەوەی ژنەکە منداڵی هەبن لە هەر کەسێک بن منداڵەکە لە خۆشی نەبن مادام ژنەکە منداڵی هەیە بەشی پیاوەکەی میراتی پیاوەکەی دەبێتە یەک لەسەر چوار وازحە کەواتە هەمیشە مێرد میراتگرە لە ژنی هەمیشە مێرد میراتی ژنەکەی ینی بەش دەدرێ جا یان نیوەی بەش دەدرێ یان چوارێک وازحە من بعدی وەصیەتی میراتی ژنەکەی دابەش دەکرێت من بعدی وەصیەتین یوصینە بیها دوای جێبەجێکردنی ئەو وەسێتانەی کە یوصینە بیها کە ژنەکە پێش مردنی کردوونی ئەو وەسێتانەی جێبەجێ دەکرێن ئەگەر وەسێتەکە تەبعاً لە سنووری خۆی و وەسێتەکان وەسێتی شەرعی بن ئەو دەینین یا ئەو قەرزەی کە لەسەریەتی دەبێ بدرێتەوە کەواتە ئافرەت دەکرێت قەرزداریش بێ وایە دەکرێت خاوەنی ماڵ و سەروەت و سامانیش بێ وایە من بعدی وەصیەتین یوصینە بیها دوای ئەوەی کە ئەو وەسێتانەی ژنەکە کردوونی جێبەجێ دەکرێن وەکو خۆی ئەگەر تەوان وەسێتەکان زەرەریان تێدا نەبێ بۆ میراتگران ئەو دەینین یا ئەگەر قەرزی لەسەر بن دەبێ قەرزەکەی بۆ بدرێنەوە لە ماڵەکەی خۆی و ئەگەر ماڵی خۆی نەبوو تەوان دەبێ میراتگرەکانی قەرزەکەی بۆ بدەنەوە دوای جێبەجێکردنی وەسێتەکانی و هەروەها دوای دانەوەی قەرز میراتەکە دەهێنرێ نیوەی دەدرێ بە مێردەکەی ئەگەر منداڵی نەبن و ئەگەر منداڵی هەبوون یەک لەسەر چواری دەدرێ بە مێردەکەی و ئەوەکەی دیکەی دەبێتە ئی منداڵەکانی و داک و باب و ئەوانەی ئەگەر هەیبن وازحە
بەڵام یەک تەمان ملاحەزەمان ئاگا لێ بێ لەو حاڵەتەدا کە ئافرەت دەمرێ دەبێ بە تایبەتی تەمان لە وڵاتی ئێمە ماڵی ئافرەتی بە زۆری مارەیە تەمان ئەو مارەیەی کە بۆی کراوە و ئەوەشی کە بۆی نەکراوە ها ئەوەشی کە بۆی نەکراوە قەرزە لەسەر پیاوەکەی دەبێ بکرێت پیاوەکە بیکە بە مردوویش بۆی بکە چونکە ئەو ماڵی کە ژنەکە بەجێی دێڵی هەر بۆ مێردەکەی نییە بڵێ جا تازە مرد و مارەیەکەم بۆ نەکردو و ماڵەکە بۆ خۆمە نادەبێت بە مردوویش ئەو قەرزەی کە لەکن پیاوەکەی بۆ ژنەکەی بیکە ئەو جار ئەو مارەیەی کە هەیەی و ئەو مارەیە کە بۆی نەکراوە هەمووی دەهێنرێ ئەگەر وەسێتی کردبێ وەسەتەکەی بۆ جێبەجێ دەکرێن قەرزی لەسەر بن قەرزەکانی بۆ دەدرێنەوە ئەو جار لەو ماڵەیەی نیوەی بۆ مێردەکەی دێتەوە یان یەک لەسەر چواری باخیەکەی دیکەی ئەگەر داک و بابی هەبن بەشێکی بۆ داک و بابی دەچێت باخیەکەی دیکەی بۆ منداڵەکانی دەچێت بۆ ئاخەجا عورفی غەڵەتە دەنا نا بۆ تەلاقدانی نییە ئەو قەرزە بۆ ئەوەیە کەسەکە بە حازری دەسەڵاتی نییە دەنانا هەر کاتێک ئافرەتەکە داوای کرد یا ئەگەر شەرتەکەیان وابێ هەر کاتێک پیاوەکە هەی بێ دەبێت بۆی بکات پەیوەندی بە تەلاق و ئەوانەوە نییە بەس لە وڵاتی ئێمە وای لێکراوە پاشان ناناگە بۆی کرابێ و سەرفی کردبێ نەمابێتەوە ڕۆیشتووە بەس ئازا ئەو وەڵحاصڵ ئافرەتەکە چی هەیە ئەوەی کە حازرە ئەوەی کە قەرزیەتی لەکن خەڵکی بۆی وەردەگیرێتەوە جا لەسەر مێردەکەی خۆشی بێ قەرزەکەی بۆ وەردەگیرێ ئەو جار ماڵەکەی دەبێتە میرات نیوەی یان یەک لەسەر چواری بۆ مێردەکەی خۆیەتی وایە ئەوەی دیکەی بۆ داک و بابیەتی ئەگەر داک و باب لە ژیان دابن یان بۆ منداڵەکانیەتی ئەدی ئەوە میراتی پیاوی کەواتە میراتی پیاوی لە ژنێ یان نیوەیە هەمیشە یان یەک لەسەر چوارە وەلەهن الربع بۆ ئافرەتانیش هەیە چوارێک مما تەرەکتم لەو ماڵی کە ئێوە بەجێی دێڵن ئین لەم یەکن لەکم وەلد ئەگەر ئێوە منداڵتان نەبوون وازحە وەلەهن الربع بۆ ئافرەتانیش هەیە چوارێک یەک لەسەر چوار مما تەرەکتم لەو ماڵی کە ئێوە بەجێی دێڵن بەڵام چ کاتێک ئین لەم یەکن لەکم وەلد ئەگەر ئێوە منداڵتان نەبێ کەواتە هەمیشە ژن ئەگەر پیاوەکە مرد منداڵی نەبوون یەک لەسەر چواری ماڵی پیاوی دەدرێت بە ژنەکەی ئەگەر یەک ژنی هەبێ و ئەگەر دوو ژنی هەبن بە هەر دووچیان چوارێکی وەردەگرن ها چواریش بن بە هەر چواریان چوارێکی وەردەگرن مادام مێردەکەیان منداڵی نین نە ژنانە و نە لە ژنی دیکەش وازحە کەواتە میراتی ژنی لە پیاوی ئەگەر ژنەکە بێ منداڵ بن یەک لەسەر چوارە وەلەهن الربع مما تەرەکتم بۆ ئافرەتانیش هەیە چوارێک یەک لەسەر چوار مما تەرەکتم لەو ماڵی کە ئێوە بەجێی دێڵن ئین لەم یەکن لەکم وەلد ئەگەر ئێوە منداڵتان نەبوو ئەی فەئین کانە لەکم وەلد ئەی ئەگەر منداڵتان هەبوون جا کەم بن یا زۆر کوڕ بن یا کەس مشکلە نییە فەلەهن الثومن ئەوە ئافرەتەکانتان ژنەکانتان هەشتێکی دەبن یەک لەسەر هەشتی دەبن مما تەرەکتم لەو ماڵەی کە بەجێتان هێشتووە وازحە کەواتە میراتی ئافرەتیش لە پیاوی هەمیشە یان یەک لەسەر چوارە یان یەک لەسەر هەشتا مێردەکە منداڵی نەبن کە مردووە پیاوەکە منداڵی نەبن کە مردووە یەک لەسەر چواری ماڵەکەی دەدرێت بە یەک ژنی ئەگەر هەیبێ و ئەگەر دوو بن لە بینی دووەکان دابەش دەکرێت سێ بن لە بینی سێیەکان و چوار بن لە بینی چوارەکان عنی ژن ئەگەر زۆریش بن بە هەمووان هەر یەک بەشی دەبن ئەوە نییە هەر یەکەیان چوارێکی ببا هەر کامێک لە ژنەکان نا بە هەموو ژنەکان ئەگەر یەک بێ یەک لەسەر چوار و دوو بن تەمان لەو حاڵەتەیدا ئەگەر زۆر بن زەرەری دەکەن وەلەهن الربع مما تەرەکتم ئین لەم یەکن لەکم وەلد بۆ ئافرەتان هەیە چوارێکی میراتی پیاوەکانیان لەوەی کە بەجێی دێڵن ئین لەم یەکن لەکم وەلد ئەگەر منداڵتان نەبوو فەئین کانە لەکم وەلد ئەگەر ئێوە کە دەمرن منداڵتان هەبوو فەلەهن الثومن ژنەکانتان هەشتێکی دەبن مما تەرەکتم لەو ماڵەی کە بەجێی دێڵن بەڵام ئەویش من بعد وەصیەة تووصونە بها دوای جێبەجێکردنی ئەو وەسیەتانەی کە تووصونە بها کە ئێوە کردوتانن لە کاتی سەرەمەرگ یا پێش مردن وازحە ینی وەسیەتەکانتان کە کردوتانن جێبەجێ دەکرێن قەرزتان ئەگەر لەسەر بێ قەرزەکانتان
دەبێ بدرێتەوە ئەو جار ماڵەکە دەبێتە میرات وازحە دیسانیش دەبێ لەوەش ئاگادار بین تەپەن کە لە وڵاتی ئێمە دیسان و لە زۆر شوێنانیش لەو حاڵەتەشدا بەشی ئافرەتی دەخورێ پیاو ئەگەر مرد بە نمونە قەرزداری ژنەکەی بێ قەرزەکە ناڕوە ها ئەو قەرزەی کە لەسەرەتی وەکو مارەی دەبێ بۆ ژنەکەی بکرێ ئەو جار لەو ماڵەکەی دیکە ها جیا لە قەرزەکەی ئافرەتەکە چوارێکی دەبای هەشتێکی دەبا جیا لە قەرزەکەی ئەوەی مارەیە لە پیاوەکەیتی و بۆی نەکراوە دوای مردنێژ لەسەر پیاوەکەی لا ناچێ ئەگەر گردن یازانە کرد بێ بە مردنێ لەسەر پیاوەکەی لا ناچێ دەبێ قەرزی ژنەکەی یا قەرزی هەر کەسێکی دیکەی لەسرە پیاوەکە بیداتەوە یا بۆی بدرێتەوە ئەو جار ئەو ماڵی دەمێنێتەوە تەوان یەک لەسەر چواری یان یەک لەسەر هەشتی بۆ ژنەکەیەتی وازحە ئەدی وئین کانە ڕەجوڵ یوڕەث کەلالەتن ئەی ئەگەر پیاوێک بمرێ و یوڕەث کەلالەتن ئەگەر پیاوێک کە میراتی لێ دەگیرا وئین کانە ڕەجوڵ یوڕەث ئەگەر پیاوێک میراتی لێ دەگیرا مەبەستیەوەی پیاوێک مرد بەڵام کەلالە بوو ینی بێکەس بوو بێکەس بەو معنای ینی داک و بابی نەبێ منداڵی نەبن ئەوە ینی ئەسڵ و فەرعی نەبن سەر و خواری نەبێ وازحە خوشک و برای هەن بەس داک و بابی نین منداڵیشی نین کەلالە کەسێکە داک و بابی نییە و منداڵیشی نین وئین کانە ڕەجوڵ ئەگەر پیاوێک یوڕەث ینی میراتی لێ دەگیرا ینی مرد و ماڵی بە میرات لە پاش بەجێ مابوو بەڵام کەلالە بوو ینی داک و بابی نەبوون وازحە و هەروەها منداڵیشی نەبوون ئەو ئیمڕەئەتون یا ژنێک بە هەمان شێوە ژنێک دەمرێ میراتی هەیە بەڵام داک و بابی نین منداڵیشی نین بەڵام وەلەه ئەخون ئەو مردووە برایەکی هەیە ئەو ئوختون یا خوشکێکی هەیە وازحە برای هەیە یان خوشکی هەیە کە تەبەن لە تەفسیرەکاندا دەفەرمێ برای داکی یان خوشکی داکی نەک براو خوشکی داک و بابی ئەگەر خوشک و برای داک و بابی بن دەبنە عەسەبە تەبەن ماڵ چەندە بمێنێتەوە هەمووی دەدرێ بەوان میراتەکە نەوعێکی دیکەیە بەڵام ئەگەر برای هەبێت و خوشکی هەبێ بەڵام لە داگڕا خوشک و برای بن فەلیکولی واحد منهما هەر یەکێک لە برا دایکیەکەی و لە خوشکە دایکیەکەی چەندی دەبن ئەسسودش شەشێکی دەبن نێر و مێ هەردووکی کوڕەکە و کچەکە وازحە ئاسانە ینی کەسێک دەمرێ پیا و بێژن فەرقی نییە بەڵام بابیان نییە داکیان نییە باب و داکیان نین منداڵیشیان نییە بەڵام خوشک و برایەکیان هەیە وازحە خوشک و برایەکە هەر یەکەیان شەشێکی یەک لەسەر شەشی ماڵی برایەکەی خۆیان یا خوشکەکەی خۆیان دەبن وازحە ئەدی فەئین کانوا ئەکثەر من ذلك ئەگەر خوشک و برایەکان لە یەکی زۆرتر بوون لە دوان زۆرتر بوون سێ بوون چوار بوون فإن كانوا أكثر من ذلك أجر ميرات جركان لدوان زور تربون لخشك براجي زور تربون هذا فرمي فهم شركاء في الثلث هر هميان دبنها وبش ليك لسر سيدا ميراتك يك بيشتر يك لسر شجبو ويا أو زار دبيت يك لسر سي أو يك لسر سي بيكساني دابش دكري بسر قرانو بسر كسان دا بسر براكان وبسر خشككان دا ها ليرة كروكس هيش فرقي كان لو حالتي دا كروكس میراتەکەیان لێرە وەکو یەکە فإن كانوا أكثر من ذلك فهم شركاء في الثلث ئەگەر میراتگرەکان لە دوو لە خوشک و برایەک زیاتر بوون فهم شركاء في الثلث هاوبەش لە سێکدا ئەو لەوەی حاڵی بوون وانە وإن كان رجل يورث كلالة أو امرأة ئەوەندە بەیەکەوەیە یعنی ئەگەر پیاوێک بمرێ میراتی لە پاش ببەجێ بمێنێ بەڵام کەسی نییە یعنی داک و بابی نین و منداڵی نین و ئافرەتێک دەمرێ میراتی لە پاش بەجێ دەمێنێ داک و بابی نین و منداڵی نین بەستیان هەیە خوشکێکیان هەیە و برایەکیان هەیە فەلیکولی واحد منهما السدس هەر کامێک لەو خوشک و برایە شەشێکی دەبن یەک لەسەر شەشی ماڵەکەی برایەکەی خۆیان یا خوشکەکەی خۆیان دەبن فإن كانوا أكثر من ذلك ئەی ئەگەر خوشک و برایەکان لدوان زۆرتر بوون فهم شركاء في الثلث دەبنە هاوبەش لە سەیەکیدا بەڵام چ کاتێک ئەویش من بعد وصية يوصي بها دوای جێبەجێکردنی ئەو وەسیەتانەی کە کەسە مردووەکە کردوونی
وەسێتەکەی بۆ جێبەجێ دەکرێن ئەو دەینین یا ئەو قەرزانەی کە لەسەرنی قەرزەکانی دەدرێنەوە غەیڕە مضارین بەمەرجێک ئەو وەسێتەی کە کراون زەرەر بە میراتگرەکان نەگەێنێ. ئەوەش لەکوێ ها لە شوێنی کەدا باس کراوە تەمان مردوو دەتوانێت چەند ماڵی خۆی بک بە وەسێت یەک لەسەر سێ. ئەگەر ئەو وەسێتەی کە کردویانە بۆ هەر کامێکیان ها کەمتر بێ لە یەک لەسەر سێی ماڵەکەیان وەسێتەکەیان و وەسێتەکەشیان بێشەرعی نەبێت تەوان وەسێتەکەیان بۆ جێبەجێ دەکرێت. بەس ئەگەر وەسێتەکەیان بە نمونە نیوەی ماڵەکەی بوو نیوەی ماڵەکەی بوو نیوەی ماڵەکە ناکرێتەوە سێت تەنها یەک لەسەر سێی دەکرێتەوە سێت یان هەموو کەسێک مردووە لەوانەیە زیاد لە ماڵی خۆی وەسێتی کردبێ یا هیچی نییە وەسێتیشی کردوون هیچی نییە لە خۆڕا دەڵێ ئەوەندەم بۆ بکەن بە مزگەوت و ئەوەندەم بۆ بکەن بە ئیسقات و ئەوەندەم بۆ بخەنە فڵان مەشروعی و ئەوەندەم بۆ دەنە فڵان کەسەکە هیچی نییە وەسێتی کردووە وەسێتەکە جێبەجێ دەبێ نا ئەوە وەسێتە زەرەر لە میراتگران دەدا قورسایی دەخاتە سەر میراتگران بۆیە هەر وەسێتێک زەرەری حەقیقی بگەێنێ بە میراتگران وەسێتەکە جێبەجێ نابێ نە گوناهبار نابن و واجبش نییە بۆی جێبەجێکەن کەواتە هەر کاتێک کەسێک کە مردووە وەسێتی کردبوون ئەگەر وەسێتەکانی ماڵەکەی بێنە کەمتر بوو لە یەک لەسەر سێی ماڵەکەی بە نمونە کەسەکە مردووە سێ دەفتەری هەنا تا یەک دەفتەری تەمان مەجال تێدا بیکاتە وەسێت وازحە یەک دەفتەر کەمتر بێ یان دەفتەرێک بێ مادام دوی دەمێنەوە بۆ میراتگرانی تەمان دەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێ وەسێتەکە. بەس ئەگەر لەو یەک لەسەر سێی زیاتر بوو دەبێت پرس بە میراتگرەکان بکرێ وازحە پرس بە میراتگرەکان بکرێ ئەگەر میراتگرەکان هەمویان ڕازی بوون تەمان دەکرێ اعتیادیە دروستە بەڵام ئەگەر میراتگرەکان ڕازی نەبوون تەنها یەک لەسەر سێی ماڵەکەی بۆ دەکرێتەوە سێت باقیەکەی دیکەی دەبێتە میرات. یەک ملاحەزەکەتان لەسەر وەسێتی پێ بڵێم تەوان وەسێت هەموو عولەما دەفەرمون بۆ میراتگران جائز نییە ها نابێت کەسێک کە دەمرێ ئەو ماڵی خۆی کاتەوە وەسێت بۆ میراتگرەکانی خۆی میراتگرەکانی خۆت بۆ خوا بۆ خۆی بەشی بۆ داناون ناکرد بڵێ ئەو ماڵە وەسێت بێ ئەوەندە بۆ داکم و ئەوەندە بۆ بابوو ئەوەندە بۆ کڕەکەم و ئەوەندە بۆ کچەکەی ئەوانە خوا بەشی بۆ داناون وەسێتی کە دەکەی بۆ مەشروعێکی خێریە دەبێت بیترازێنی دووری خێوە لەو کەسانەی کە میراتگری تۆنا ئەگەر دوورت خستەوە لە میراتگرەکانی خۆت کەمتریش بوو لێک لەسەر سێی ماڵەکەت تەبەن وەسێتەکە وەکو خۆی دەبێت جێبەجێ بکرێت پێش ئەوەی میرات دابش بکرێ ئەگەر زیاتر بوو لە لێک لەسەر سێی تەبەن واجب نییە ئەو وەسێتە جێبەجێ بکرێت تەنها ئەوەندەی دەتوانێت یەک لەسەر بەزیندوی دەتوانێت بیداتێ تۆنەوەی پرسیاریەکێکی بە نمونەیەکێک وەسێتی کردووە دوایە پەشیمان بۆتەوە دەکرێت بیدەمە میراتگرەکانم بێ بیدەمەنەوەکەی خۆم ئەوە وەڵامەکەی چی ئەگەر بە زیندوی بیداتێ پێشەوەی بکاتە قوڕقوڕاگەی و مردن و خەریکی ڕۆح دەرهێنانەی بن بە زیندوی بڵێ ئەو ماڵە بۆ نەوەکەم یا بۆ فڵان کەسەی بەڵێ بە زیندوی دەبێ بەس بڵێ دوای مردنێ با ماڵەکەم هەمووی بۆ فڵان کەسی بێ کە خزمەتی کردوم هەمووی ناتوانێت تەنها یەک لەسەر سێی دەتوانێت. وەسیەتەن من الله ئەوانە وەسێت و ئامۆژگاریەکن لەلایەن خواوە بڕیاریان لەسەر دراوە والله علیم حەلیم خوای گەورە زانا و نەرمونیانە وازحە خوای گەورە زانایە ئاگای لە نیەتی ئینسانەکانە بەس نیەتێک وەسێت دەکەن حاڵین نیەتت لە وەسێتکردندا ئەوە بێ میراتگرەکانت ماڵیان بۆ بەجێ نەمێنێ بتەوێت زەربەیان لێدەی و زەرەریان لێدەی خوای گەورە نیەتەکەی خۆت بۆ حساب دەکا حاڵین و ئەگەر نیەتی شدەوە بێ دوای تۆ ماڵە وەسێتەکەت ببێتە سەدەقەی جاریە بۆت و دوای خۆشت خێر و سەدەقەت بۆ بێت و چاکەکانت لە دنیادا نەبڕێنەوە خوای گەورە حسابی نیەتەکەی خۆت بۆ دەکا بۆی خوا دەفەرمێ والله علیم خوای گەورە ئاگادارە بە نیەتەکانتان چونکە ئەو ماڵی بۆ میراتگرانش بەجێ دەمێنێتەوە هەر خێرە ئەگەر میراتگرەکان بە تایبەتی کەسی باش بن یا بزانی فەقیرن هەژارن پێویستیان بە میراتی تۆیە کەسەکە وەسێتی نەکات چاترە ماڵەکەی خۆی بەجێ بێڵێ بۆ میراتگرەکانی خۆی تەبان ئەگەر بە حەڵاڵی پەیدای کرد بێت و میراتگرەکانیش بە حەڵاڵی سەرفیکەن
خۆ لەوەشدا هەر خێری دەگاتێ و خێرەکەی لەوانەیە زۆرتریش بێ بۆیە ئەو کەسەی کە نەبوویە و فەقیرە و زۆر جار میراتگری فەقیر و هەژاری هەنا چاکترە وەسێتی نەکا باشترە ها بەڵام ئەگەر کردی تەمان یەک لە سەرسەی ماڵەکەی دەتوانێت زیاتری ناتوانێت وە حەلیمیشە خوای گەورە حەلیمە یعنی پەلەی نییە لە عقوبەدان و سزادانی هیچ کەسێک داوایە سەدان کەس هەیە لەوانەیە لە میراتیدا ستەمی کردبێ و زوڵمی کردبێ بەڵام خوا مەرج نییە لە دنیادا عقوبەی داوایە بەس کە عقوبەی نەداوە لە دنیاە مەرجە عقوبەی قیامەتی لەسەر نەبێ بێگومان نا خوای گەورە زانایە و حەلیمیشە یعنی لەسەر خۆ حەلیم یعنی هێمن و لەسەر خۆی لە عقوبەدان و سزاداندا پەلەی نییە وازحە تیلکە حدود الله ئەوانەی باسمان کردن ها لە میرات و ماڵی هەتی و ماڵی کەسە کەم عاقڵەکان حدود الله سنوورەکانی خوان ها خەڵکی ئێمە دەزانێت حدودی خوای تەنها نوێژە ڕۆژوویە زەکاتە حەجە و تەواو وایە نا جاری وایە ئینسان نوێژی مەزبوطە حەجی مەزبوطە زەکاتی مەزبوطە ها لەوانەیە سەدەقە و خێرانی زۆر بکە بەڵام لە دابەشکردنی میراتدا عەدالەتی نییە یان لە دابەشکردنی میراتدا هێندێک لە میراتگیرەکانی بێبەش دەکا بە تایبەتی تەوان مێینە و ئافرەت کە بە عورفیش لە وڵاتی ئێمە تەبەن زۆر خەڵک بێبەشی کردوون یا کراوەتە عادەتێکی خراپ کە ئافرەت هەر پێی عیب بێ میراتی وەربگرێ یا هەر نایدەنێت تەوان هێندێک بنەماڵە هەنە هەر بە ڕسمی ڕەشیان کردوتەوە لە مێشکی خۆیاندا کە کوڕ و کچ حسابیان بۆ بکرێت لەوەی کە باب و باپیرانیان بەجێی دێڵن بێگومان ئەوە بەزاندنی سنووری خوایە ئەو بێفەرمانی خوایە ئینسان هەزار نوێژ و ڕۆژ و عیبادەتیشکا ناکرێت ناتوانێت بڵێ عیبادەت و نوێژەکانی قبول نین ها بەڵام لەسەر ئەوەی عقوبە و سزای هەر لەسەرە تیلکە حدود الله ئەوانە سنوور و یاسای خوان دیقەتی دەنێ ومن یطیع الله ورسوله هەر کەسێک گوێڕایاڵی خوا و پێغەمبەر بکە لێرە باسەکە باسی چیە باسی میراتیە یعنی هەر کەسێک لە دابەشکردنی میراتدا بە قسەی خوا و بە قسەی پێغەمبەری خوا بکات صلی الله علیه وسلم دابەشکردنەکەی بە پێی فەرمانی خوا و بە پێی فەرمانی پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم خواسی بۆ دەکات يدخله جنات دەیخاتە ناو چەندان باخ کە تەجری من تحتها الأنهار دەڕوا بەژێت هەر کامێک لە باخەکاندا چەندان ڕووبار پاشان خالدینە فیها بەنەمری و بە هەمە تاهاتایش لەناو ئەو باخ و باخاتانەدا دەمێننەوە وازحە وذلك الفوز العظيم ئەوە سەرفرازی و بەختەوەری و ڕزگاری هەرە گەورەیە وازحە ئەو مژدەیە تەوان بۆچێ بۆ کەسێک کە لە دابەشکردنی میراتدا عەدالەت پەیڕەو دەکا فەرمانی خوا جێبەجێ دەکا فەرمانی پێغەمبەر جێبەجێ دەکا صلی الله علیه وسلم چۆن خوا فەرمانی کردووە ئەوە لە حاڵەتێکدا و شەو باسی میراتمان دەخوێنت لە مزگەوتێ برایەک بوو دەی و بابم وەسێتی کرد بوو وە ماڵەکەی مەزیندوی هەمووی دابوو بە کوڕەکانی تاوان کچەکانی هەموو بێبەش کردبوون تاوان ئەوە دەکرێت بڵێ جا بابم وای کردووە و خەتای من نییە چاوی بنوقێنی و ملت شۆڕکەی و بڵێ جا تازە تا وا هاتۆ دەسەڵاتی منی تێدا نییە ناکرێ و عوزر نییە ئەوانە بە نمونە لەبەرەوەی نیانویستوە حرامی بخۆن دوای بابیان تەوان ڕێک وەسێتەکەیان دابشکردنی میراتەکەیان هەر هەمووی هەڵۆشاندۆتەوە هاتوون بە پێی شەرع جارێکی دیکە دابەشیان کردوتەوە بەسەر کوڕ و کچەکاندا خۆیان لە حرامەکەی ڕزگار کردووە بۆی هەتا ئەگەر گەورەکان باب و باپیرانە وەسێتیشیان کردبێ کە لە زۆر بنەماڵەدا هەیە ماڵەکەی دەکەنە وەقفی نێرینە بە حسابی خۆیان بۆی بەس نێری نەبیبەن و مێینە نەیبەن ئەوانەی کە هەز بە حرامیەتەکەی دەکەن دەبێ هەڵی وەشێنەوە تیلکە حدود الله ئەوانە سنووری خوان هەر کەسێک ومن یطیع الله ورسوله هەر کەسێک بە قسەی خوا و پێغەمبەری خوا بکە لە دابەشکردن و تەقسیماتی میراتدا خوای گەورە دەیخاتە چەندان باخ کە دەڕوا بە ژێریاندا چەندان ڕووبار و دەمێننەوە تێشیدا بە نەمری و بە هەمیشەیی وذلك الفوز العظيم ئەوە بەختەوەری و سەرفرازی هەرە گەورە بەعەکسیشە ومن يعص الله ورسوله هەر کەسێک سەرپێچی فەرمانی خوا و پێغەمبەری خوا بکا لە چیدا لە دابەشکردنی میراتدا ومن يعص الله ورسوله هەر کەسێک سەرپێچی فەرمانی خوا و فەرمانی پێغەمبەر بکا صلی الله عليه وسلم ويتعدى حدوده والسنورەکانی خوا پێشێل کات و بیان بەزێنێ خواسی لێ دەکا يدخله نارا خوای گەورە دەیخاتە ئاگر ئەوجار خالدا فيها بەنەمریش لەناو ئەو ئاگرەدا دەمێنێتەوە بەنەمری بە هەمیشەیی یعنی وله عذاب مهین و بۆشی ئامادەکراوە سزایەکی ڕیسواکەر یەکێک لە هۆکارەکانی چوونە جەهەنەم
لە سوورەتی فەجردا باسی دەکا و لە شوێنی کەدا باسی دەکا خواردنی ماڵی میراتیە بە ناڕەوا و بە ناحەقی. بۆیە لێرە باسی نوێژ و ڕۆژووی نییە ها ئەوەی سنووری خوا دەبەزێنێت و بە قسەی خوا و پێغەمبەری خوا دەکات و خوا دەیباتە بەهەشتێ کەسێکە لە دابەشکردنی میراتدا بە قسەی خوا و پێغەمبەری خوای کردووە پاداشتەکەشی بەهەشتا. ئەوەی کە بێ ئەمری خوا و پێغەمبەری کردووە لە دابەشکردنی میراتدا و سنوورەکانی بەزاندون خوای گەورە دەیخاتە ئاگر بۆ هەمیشەیش لە ئاگردا دەیهێڵێتەوە. طبعاً ئەوە بۆ کەسێک کە بە حەڵاڵی بزانێت و پێشی ئاسایی بێ و سزا و ئازارێکی سەرشۆڕکەر و ڕیسواکەریشی بۆ ئامادەکرا. صلی الله علیه